تاقیکردنەوەی وەرزی یەکەمی خوێندکاران دەستی پێکرد. ئامادەکاریەکان بۆ بەڕێوەچوونی پرۆسەی تاقیکردنەوەکان بە وتەی سەرپەرشتیارانی پەروەردەیی ئامادەیە لە پێناو ڕەخساندنی کەشێکی گونجاو و ئاسانکاری بۆ بەڕێوەچوونی پرۆسەی تاقیکردنەوەی وەرزی یەکەم. دیارە بەڕێبەرتی پەروەردەی ئێمە 340 ناوەندی خوێندنمان لە ئێستادا سەرقاڵی تاقیکردنەوەکان جگە لە باخچەکانی منداڵانەوانە، بۆیە هەر ئێستا خۆشحاڵ بووین بەوەی کە هاتینێکێ لە خوێندنگەکان کە تاقیکردنەوەکان بە شێوازێکی ڕێکپێک بەڕێوە دەچێت و ئومێد دەکەین کە ئەو کەش و هەوایی کە داوامان کرد بۆ هەموو ناوەندەکانی خوێندن بڕەخسێنرێ لیژنەی تاقیکردنەوەکان و تەمەنا دەکەین قوتابیان و خوێندکارانمان بتوانن نمرەی باش بەدەست بهێنن و هەوڵ و ماندووبوونیان بە زایع نەڕوا. لێرەشەوە داوا دەکەین لە کەسوکاری قوتابیان لە قوتابیان خۆیان لە خوێندکارانی بەڕێز کە لە ماڵیشەوە زمینەیەکی خوێندن زمینەیەکی باش بۆ قوتابی خوێندکارەکانیان بڕەخسێن بۆ ئەوەی هەم کۆشش بکەن هەمیش بە ئاسوودەیی بین بۆ ناوەندەکانی خوێندن. دیارە سەرپەرشتیارانی بەڕێزیش دابش کراون وەکو هاوڕێی ڕەخنەگر بە سەرجەم ناوەندەکانی خوێندنە. دیارە هەر سەرپەرشتیارێک 2 تا 3 ناوەندی خوێندنی بەردەکەوە هاتە زۆرترین کات سەرپەرشتیارە لە ناوەندەکانی خوێندندا دەبن تەنها و تەنها بۆ هاوکاری یاسایی بۆ پشتیوانی لە هەموو کارە یاسایەکانی دەستەی کارژێڕی و مامۆستایان و خوێندکارانی ناوەندەکانن. ومێ دەکەم کە پشتیوان بەخوای کەورە کارەکان زۆر باشی بڕۆ. مامۆستایان ئەو دەخەنە ڕوو پێویستە لەسەر دایکان و باوکان هاوکاری زیاتری خوێندکارانیان بن. لە ماوەی چەند ڕۆژی تاقیکردنەوەکان پێویستە خوێندکاران ئامێرەکانی تەکنۆلۆژیا موبایل بەکار نەهێنن لە پێناو سەرکەوتن و بەدەستهێنانی نمرەی بەرز. دەستخۆشی لە بەڕێوەبەر و مامۆستایانەکەین کە هیلاک و ماندوو بوون لە کاتی پشۆکانە هاتوونەتەوە بۆ خوێندنگەکان سەرقاڵی ئامادەکاری لایەنی تەکنیکی و هونەری بوون بۆ باشتر بەڕێوەچوونی تاقیکردنەوەکان و ئینشەڵڵا هیوای سەرکەوتن بۆ خوێندکارە چاوگەشەکانمان ئەخوازیین. داواکاریمان لە کەسوکاری خوێندکاران ئەوەیە کە بتوانن لە ماڵەوە ئەم زەمەنی ئیمتیحاناتە ئەم فترەی ئیمتیحاناتە ڕەچاوی ئیمتیحاناتی کاتی خوێندکارەکانیان بکەن. خاڵک کە ئێمە زۆر یعنی تەئکیدی لێ بکەینەوە مەسەلەی بەکارهێنانی مۆبایل و ئامێرە ئەلکترۆنیەکان لەم زەمەنەیە هەچیەک ئەکەن دایکان و باوکان بتوانن کەشێکی وا بڕەخسێنن لە ماڵەوە کە خوێندکار ئەوەی مەشغوڵی ئەوەی سەرقاڵی مۆبایل و ئامێری ئەلکترۆنیە ئەو هەوڵ با لەگەڵ بابەتەکانە کۆشش بکە بۆی بتوانێت نمرەیەکی باش بەدەستبێنێت. زیاتر لە 340 ناوەندی خوێندنگە لە سلێمانی تاقیکردنەوەی تێدا ئەنجام دەدرێت. مامۆستایان هەمیشەوە دەخەنە ڕوو پێویستە خوێندکاران هەوڵی زیاتر بدەن بۆ ئەوی بە سەرکەوتووی و بەدەستهێنانی نمرەی بەرز پرۆسەی قۆناغەکانی خوێندن تەواو بکەن. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.